لەسەر بڕیار و ڕاستپاردەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزا مەسعود بارزانی کە بڕیار دراوە بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە شەکو سەرۆکاتی شارەوانی سیداگەن هەموو ئامادەکاریمان کردووە لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەتی گشتی شارەوانەکانی سۆران وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ئەو شوێنەی کە دیارمان کرد بۆ ئەوەی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت لە دەواازەی سنتەری قەزای سیدەکانە ئێستا چاوەڕێی لیژنێکی هونەری بەڕێبەتی گشتی شارەوانەکانی سۆران بۆ ئەوەی بێت تەسمیم و تەختیتی ئەم شوێنێک کە بە فەرمانبەران لێ سوودمەند ئەبێت ئەو شوێنێکە دیارشین شوێنێکی یەکجار گونجاوە باشە هەم دیارکردنی ئەرزە و هەم دیارکردنی ئەو شوێنانە کە پێویستە وەکو سەوزایی وەکو مەکتەب وەکو باخچەی ساوان دیار ئەکرێت و وەلە ئایندێکی نێزیکشدا ئەم لیژنێ دەست بەکار بێت و تەختی شوێنەکە ئەکرێت و لە قۆناغی یەکەم ئەوەی پێویستە لەسەرمان دیارمان کردو قۆناغی داهاتوش شوێنێکی دیار ئەکرن بۆ ئەوەی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت لە قۆناغی یەکەم ئەو شوێنێکە دیارمان کرد بۆ ئەوەی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت بەشی 500 نزیک 500 فەرمانبەر ئەکا ئەو شوێنش لە دەواازەی قەزای سیدەکانە شوێنێکی یەکجار گونجا و باشە ئەگەر بەشینەکە لە قۆناغی دەوم شوێنوان دیاری کردو بۆ ئەوەی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت ئەو مەرجوو پێوەرانێکە وەزارەتی شارەوانی دەری کرد بۆ ئەوەی ئەو فەرمانبەرانێکە مستەفید بن لە وەرگرتنی زەوی مەرجی یەکەم ئەو فەرمانبەر هیچ سوودمەند نەبووی لە هیچ زەویان خان و حکوومەت هەرێم ئەوانە چانسی زیاترە نەبێ پەیوەری دووەم ساڵانی خزمەتە بە پێی ساڵانی خزمەت ئەو فەرمانبەرانەیە کە ساڵانی خزمەتیان زۆرە چانسی وەرگرتنی زەویان زیاتر بین ناو سەنتەری قەزای سیدەکان